بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێت بنیادگار پایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە میوانی ئەم شەومان جەنابی کاک عومەری حاجی عینایەت پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە سوپاسەوە حەزوری هەیە لە ستۆدیۆی کوردستان 24 مەبەستم ئەم شەو لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس زۆر بە خێرایی ئاماژەیان پێدەم پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئایا ئەو سیاسەتەی لە دوای 25 ئەیلول و لە دوای 16 ئۆکتۆبرەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر کە لە ڕێگەی سەرۆکی حکوومەتەوە زیاتر نوێنەرایەتی کراوە بەرامبەر بە حکوومەتی عێراقی پیشاندراوە تا چەندە سیاسەتێکی دروست بووە و تا چەندە کارێکی باش بووە کە تەواوی هیواکان بە عەبادی و حکوومەتەکەیدا هەڵواسراوە. مەبەستمە قسەیەک لەسەرەوە بکەین کە ئایا ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە دوایە و ماوەی کە تەمەنی درێژ کرایەوە تا چەندە ڕۆڵێکی ئیجابی بووە لە کۆی پرسەکان ئەوەی بە تایبەت ئەوانەی تایبەتە بە دۆخی وڵاتیانی هەرێمی کوردستان و قوت و بژێویان. سبەینێ ڕۆژی چوارشەممە بڕیارە پەرلەمانی کوردستان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکە، بەڵام دیارترینیان گفتوگۆکردنە لەسەر موچەی ئەوەی پێوترێت چاکسازی لە موچە و لە خانەنشینی و لە بندیوار و ئەم پرسانەوە بڕیارە دوای خوێندنەوەی دووەم و زیاتر موچەی خانەنشینی بە یاسا ڕێک بخرێت. واروها زۆر پرسیدیکە کە کاک عومەر بێگومان خۆی ورتر قسەیان لەسەرەکە. هەروەها مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا پاشەکەوتی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەکوێی گرنگی پێدانی پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستانەوە چی ئەکرێت و هەروە ئەگەر کاتمایەوە بێگومان قسە لەسەر هەڵبژاردنەکانی عێراق و هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی شەکەین کاک عومەری حاجی عینایەت پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان سلااوتان لێبێ و ماندوو لەبن. ئەمەوێت سەرەتا بەو باسە ینی دەست بم باسی ڕۆژەیەم ڕۆمان بکەین. ئێوە زیاتر ئاگادارن لە هاوڵاتی یاسایی لە ڕەنگە لە ڕاگەیاندنکارانیش پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی نێوان حکوومەتی عێراقی پێویست ناکات باسی بکەین ئاشکرا و ڕوونەکە چ جۆرە پەیوەندیەکە. من دەمەوێت لەسەر ئەو لایەنە قسە بکەین کە مامەڵەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ قەیرانەکان تا چەندە مامەڵەیەکی دروست بووە. سپاس بۆ جەناب و سپاس بۆ بینەرانی کوردستان 24 بینەر و بیسەری کوردستان 24. ڕاستە لە سیاست فەنی ممکناتە، یعنی توانای ئەوەیە ینی هوەری بەدەست هاتووەکانە چەند ئەتوانی بەدەست بێنی. بەڵام من ئەوەی ئەیبینم حکوومەتەکەی عەبادی کە خۆی لە من تەسەورەکەم لە پشتی حکوومەتی عەبادی و وڵاتانی دراوسێشە بێت بۆکو دۆڕاو مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاناکە بە تایبەتی دوای ئەو کارەساتە گەورەی بەسەر 16 ئۆکتۆبەر کە بەسەر گەلەکەمانە هاتوو ئەتوانین بڵین لە ڕووی سەربازی و لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداریەوە حکوومەتی هەرێمی کوردستان شکستی خوارد. ئەم شکستەس بەرامبەر بە موامرەیەکی نێودەوڵەتی و موامرەیەکی ئەتوانین بڵێ موامرەیەکی ئیقلیمی و موامرەیەکی ناوخۆ کە لە هەرێمی کوردستانە بەرامبەر بەو بابەتەی کە وترا پێی وترا ڕێفراندۆم ئەو پەرچە کردار و بەرامبەر بە ڕێفراندۆم. بەڵام بە تەسەوری من حکوومەتی هەرێمی کوردستان و جنابن لە پێشیا باست کرد ناکرێ هەموو ویست و ئاواتەکان و ئامانجەکانی خۆی گرێ بدا بە حکوومەتەکەی عەبادی و بە حکوومەتی ناوەندیەوە. باشترە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگ لەگەڵ ئەو توێژەی کە لەگەڵ حکوومەتەکەی عەبادیکە لەگەڵ خۆشیە لە ناو خۆشیە دەستکا بە ناو بەچاکسازی لە ئیدارەی خۆی لە داهاتی نەوت لە بەتایبەتی سەرچاوەکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە هەناردەکردنی نەوت بە کوردی و بە کوردی عادە نەزەرێکی لە خۆی بکاتەوە ئەوەی پێش و کردوێتی ئێستاکێ دووبارەی نەکاتەوە و هەوڵ بدا ئەو بە خۆدا چوونەوەی کە ئەکرێ کارێکی بە شێوەیە بکاوە کۆڵێ خود کەفا بێ فارسەکانەڵێن، یعنی ئیکتیفای زاتی خۆی دابین کا لە هەرێمی کوردستانە بۆ ئەوکو مەسەرێکی کوردی خۆمانەیە ئەڵێ ئەوەی بەتەمای شیوی دراوسێ بێ بە برسێتی سەرنێتەوە. ئێستا ئەوە میلەتی ئێمە لە چاوەڕوانی عەبادیدایە بۆ ناردنی موچە. من خۆم لێرە هەست بە شەرمەکەم کاتێک ستافێکی لە حکوومەتی بەغداوە دێن بایپاسەکەن بەسەر ئەنجومەنی وەزیرانە دێن و فایلی بەرەوبەرایەتی گشتی پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی یان لە کەرکووک یان لە دووهۆک دەرگا لەسەر خۆیان ئەمە بەڕاستی معاملەی سەرکەوتووە بەسەر دۆڕاوە. ینی ئەمە معاملەی وەک کەسی قمارێکی کردبێت لە قمارەکە دۆڕابێت و کەسێکی کەش بردبێتەوە بۆ شێوە تەعامل لەگەڵ ئێمەکە. ئێمە خەباتمان کردووە، نێزالمان کردووە
ئەو کارەی لە هەرێمی کوردستان ناکراوە هەرچەندە ئێمە وەکو بستنەوەی گۆڕان لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم نەبووین لێرەشەوە لەم نمبەرەی ئێوەشەوە باسمان کرد بەڵام ڕیفراندۆم کرا ئیتر خۆ دنیا وێران نەبووە خەڵکی کوردستان دەنگی داوە ئەمە سزای میلەتی ئێمادن سزاکە لە ڕووی ئابوووریەوەیە بەتایبەتی و هەوڵەدەن لەسەر ئاسی نێودەوڵەتیش سزاکان لەسەر ئێمە قورستر بکەنەوە بەتایبەتی هەردوو وڵاتی دراوسێت تورکیا و ئێران هاوکاری عەبادین بۆ ئەمە و من بە حرفی واحید یعنی ڕۆژێک لەگەڵ یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی عێراقا لە قەناتی ئەلئیتیجاهیان هەیە بە زمانی عەرەبی من قسەم لەگەڵ کەوتمە گوتوێژ دەگەڵێن وتم ڕاستە حکوومەتی ئێمە فەسادی تایە ینی گەندەڵە بەڵام حکوومەتی بەغداش گەندەڵترە ینی بە گەندەڵتر گەندەڵ چاکسازی تیا ناکرێت لەبەرەوەی ئەو ستافانەی ئەوان نردویانە بۆ پاکسازی لە وەزارەتەکانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لای خۆیان بەدایان قات لەو جۆرە فەساد هەیە بەڵام لەبەرەوەی ئێمە لە بەرامبەر ئەوانە لە ڕووی سەربازیەوە ئەو تێکشکارەمان بەسەرداهات و لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستانمان لەدەستدا و لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەوانەی کە پشتیوانی ئێمە بوون پشتیان تێکردین و لە ڕووی هەرێمایەتیشەوە وڵاتانەی کەوا ئەوانیش بە هەمانشەوە حەساریان لەسەر ئێمەدانە کەواتە ئەوان ئێستا معاملەی دۆڕاو لەگەڵ ئێمەکەن ئەنجام بە هەمان شێوە پێم وت ئەو تاوان توانجی لە ئەو برادێک بوو توانجی لە پەرلەمانی کوردستاندا منتم ڕاستە پەرلەمانی کوردستان پێچی کەوتووە بەس پەرلەمانی ئێوەش تاڵان کراوە ڕاستە پەرلەمانی ئێمە داخرا سەرۆکی پەرلەمانەکە من خۆم لەگەڵ سەرۆک پەرلەمانەکەمە گەڕانەوە بە شێوەیەکی زۆر نایاسایی زۆر ناشایستە کە بووەتە لەکەیەکی ئار بەسەر مێژووی دەسەڵاتی کردووە لە هەرێمی کوردستانە کە پەرلەمانی کوردستان داخرا بەڵام پەرلەمانەکەی وەداخرا وەدواتە تەسەوور نەکەی ئێمە پەرلەمانی کوردستانمان هەیە ئەو کاتێک کە لێبین خۆمان قسەی خۆمانەکەین بەڵام ئێوە وەکوە لە حوزەی علمی قومەوە بڕیارەکانتان بۆ بێ من پەرلەمانی عێراق بە حوزەی علمی قوم و نەجەفە بینم لەبەرەوە ناکرێ ئێمە بم شێوەیە من ئەمە لێرە قسەکەم بۆ سەرۆکی حکوومەت و جێگەکەیەتی ئەم هەموو تەنازولات و تەخازولە بەرامبەر بۆ پێدانی پارە و موچەی خەڵکی کوردستان بەسە خۆتان مراجعەیەکی خۆتان بکەنەوە بتوانن لەو سەرۆت و سامانەی لەو هەموو پارەی براوە لە هەرێمی کوردستانان لەو هەموو کۆمپانیا زەوەلاحانەی کە لە ژێر سایی دەسەڵاتی کوردیا دروست بوون و دەسەڵاتی کردو بوو بە سایبیان دەڕێگەی ئەوانەشەوە بێ ئێوە بتوانن موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکەن ئەو کارمەند و ئەو مۆزەفانە ئەو مامۆستایانە کە بێ موچەن بە ڕوبع موچەکەش ڕازی بوون نەیانتوانی موچەکانیان بدەنێ تا کار گەشتەوە پەنا بۆ عەبادی بدرێت لەسەر جادەی کوردستانە هاوار لە عەبادی بکرێت ئەوەش عەبادی یاری سنووری سلێمانی خەڵکە دیسان مەترسی لەسەر یاری بە مقدراتی خەڵکی هەرێمی کوردستانەکە باشترە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەپەلە مراجعەیەکی خۆی بکاتەوە لەو داهاتی لەژێر دەسایەتی لەو کۆمپانیانەی کە لەژێر سایی ئەمە دروست بوون بتوانێت پێ بەدواداچوونەکانیەوە وەکو پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچە بدات و نایدات بەڕای من ئەوەندە ئەوان وا باسەکردن لە بەتەوەقعاتی ئێمە گوزنەوەی گۆڕان و ئەو بڵێن ئەو داتانەی کە لای ئێمەیە بەڕای ئێمە ئەتوانێت بیدا بەڵام پابندبوونی بە قەرزی کۆمپانیاکانەوە پابندبوونی بۆ قەرزەی تورکیای کردووە پابندبوونی بۆ قەرزەی کە لە ڕۆز نەفت کردوێتی وا ئیدعاکەن کەوا ئەوان ناتوان بەڵام بەڕای ئێمە ئەتوانێت بۆ لەبەرەوەی ئێستا نرخی نەوت لەسەر و $6 ئەوان کاتی ڕۆبع موچەیانەدا نرخی نەوت لە $25 بوو ئێستاکێ بۆ 2.5 زیادی کردووە لەبەرەوە بۆ چوونی ئێمە ئەتوانێت و دلیلیشم هەیە بۆ ئەم مەسەلەیە ئێمە لە ساڵی 2014 لەگەڵ بەڕێز ئاشتی هەورانی و خودی بەڕێز نێچیروان بارزانی کۆبووینەوە لە قاعی سەعەد عەبدوڵڵا هێشتا نە کەرکووک هەبوو نە بای حەسەن هەبوو نە بیری جەمبور هەبوو یعنی یەک بیری کەرکووک لەژێر دەسەڵاتی کوردیان هەبوو وعد و پەیمانی بە خەڵکی بە ئێمەداوە بە پەنام پەرلەمانەکانیدا ئێمە هێشتا سوێن نەخورابوو هێشتا پۆستەکان دابەش نەکرابوو ببوورە سوێنمان خواردوو بەڵام پۆستەکان دابەش نەکرابوو وعدی بە ئێمەدا کە لە کۆتایی ساڵی 2015 1 ملیۆن بەرمیل نەوت لەم سنوورەی کە ئێستا بەدەستمانەوەیە هەناردەی دەرەوە بکە بەڵام زۆر بەداخەوە ئەمانە هەمووی کۆمەڵێ وعد و وعودی درۆ دەرچوو یعنی من ئەتوانم بڵێم ئەوەی کە زۆر حکوومەتی هەرێمی کوردستانی تووشی شکست کردوێتەوە بۆ ذاتی سامانە سروشتەکان و لەسەریشەوە خودی بەڕێز ئاشتی هەورانیە کە نەیتوانی ئەو پەیمانانی بە ئێمەشیدا و بە خەڵکی کوردستانیشدا ماوەی پێشوو پەرلەمانی کوردستان و کۆمەڵێک پەرلەمانتار زۆر هەوڵی ئەوەیان ئەدا و باسی ئەوەیان ئەکرد و لە نێوان کەوانەیە کە بانگەشی ئەوەیان نەکرد کە ئاشتی هەورامی بانگەشتی پەرلەمانەکەن ئەمە ئێوە هەوڵتان بۆ دا و ئەوان نەهاتن بەدەمیەوە یان هەر هەوڵ نەدرا بۆی بانگەشت بکرێت نەخێر خۆی جەنابەت باست کرد و تو لە مقدمەکەشا جەنابەت باست کرد و ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە دوای کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەداخەوە ئەو ڕۆڵەیەکی
پەرلەمانی کوردستان ڕۆڵێکی پاسیڤە زۆر ئەکتیڤ نییە ئەم ڕۆڵێکە ئێمە ئێستا هەمانە چکە ڕۆڵی ئێمە ڕاستە دانانی یاسایە بەڵام بە دەرەجەی دووهەم چاودێریکردنی حکوومەتە بەڵام دەستەی سەرۆکایەتی ئەڵێ ئێمە ینی لە دوای کاراکردنەوەمان کەمترین تەداخلی حزبی لە کارەکانمان هەبووەوە زۆر بە باشیش توانیمانە کۆمەڵێک یاسا و پرۆژە یاسا گفتوگۆ بکەین. لە ڕووی یاسادانانەوە من تەسەورەکەم هەنگاوی باشناوە بەڵام لە ڕووی ئامادەی حکوومەتەوە بەناو پەرلەمان فعلا ئێمە داوای ئامادەبوونی ئەنجومەنی باڵای نەوت و گازمان کردووە بە ڕسمی نەهاتوتە لامان داوای هاتنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەیمان کردووە کە بێن لەگەڵ وەزیراتی وەزیری دارایی نەهاتوون بۆ گفتوگۆ نەک بۆ لێپێشینەوە و لێپرسینەوە لەبەرەوە ئێستا هەندێک لە ئەندامانی پەرلەمان ڕسمی داوای ئەویان کردووە بۆ لێپێچینەوە و لێپرسینەوە ئەوانە بێدەم بەردەم کاکومەر تاندوە بمبورە تەنان وەڵامی ئەو پرسانش کە ئاراستەیانەکەین آخر پەرلەمانتار مافی پرسی هەیە بۆ هەر بابەتێک کە بێوێ لە هەر وەزیرێک یا لە سەرۆکی حکوومەت یا لە جێگرەکەی بیکات لە هەر کەسێ هەر بەرپرسێ لە حکوومەتە هەبێ جوابی پرسەکانش بۆ پێویست بۆمان نایەتەوە. باشە بنەزانم جەنابتان وتەبێژی بزوتنەوەی گۆڕانین بەڵام دید و تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان بۆ یەکڕێزی و ڕێخستنەوەی نێوماڵی کورد لە ئێستاە چۆنە ینی ئەوترێت ئێمە هەرچەنددا چاوی نەیارانی کوردستان و هەرێمی کوردستان لەسەر هەرێمە هەر لە ئێرانەوە بیگرە تا ئاگاتە تورکیا تا ئاگاتە عێراق ئەو مامەڵەی کە لەگەڵمان ئەیکات کە وازحە ئەوترێت ینی یاریکردنە بە هەست و شعوری هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە ینی ئەو سزایانەی ئەوە بڵوقیانە ڕەنگە بەرپرسەکان وەکو پێویست لێی زەرمەند نەبن ئەوەی لێی زەرمەندە هاوڵاتیان و نەخۆشەکان و پێشمەرگەی بریندار و خوێندکاران و ئەوانن کە یانوێ بخوێنن لە دەرەوە ینی بەکۆی پرسەکان ئێوە لەم ڕۆوە ئەتانەوێ نێوماڵی کورد چۆن ڕێک بخرێتەوە ینی چونکە ئەم پەرتەوازەیە وترێت کورد زۆر زیانی بەرکەوتووە و باچی داوە لە ئەنجامیە خۆی فعلا وەکوی جەناب دەڵێ مەسەرەن حکوومەتی ینی کورد بە درێژایی مێژوو باجی نایەک ریزی داوە ئێمە چوادۆرمان بە دوژمن گیراوە بەڵام دوژمنی سەرەکی ئێمە نایەک ریزی و ناتەبایی خۆبانە من بۆ خۆم لەگەڵ ئەوەم حتا تەوان لە دەرەوەی ناوچەکانی هەرێمی کوردستانیش ئەگەر بکرایە بە یەک لیستی ینی هەموو بڵێن لایەنە سیاسەکان بە یەک لیست دابەزینایە بۆ پەرلەمانی عێراق هەرچەند بۆ خۆم باوەڕم بە خەباتی پەرلەمانی لە ناو عێراقا نەماوە لەبەرەوەی من تاکیدم لەوەی لە پێشتیش باسم کرد کە ئەو پەرلەمانە پەرلەمانی زۆرینەیە پەرلەمانی زۆرینەی شیعەیە و لە پشتی زۆرینەی شیعەیشەوە ئەوەی کە زۆر دەسەڵاتی هەیە لایەنێکە کە پێوتری حکوومەتی ئێرانی حکوومەتی ئێرانی بە تەواوی کۆنتڕۆڵی ناو پەرلەمانی عێراق و بڕیارەکانی ناو پەرلەمانی عێراق و تەنانەت زۆربەی وەزارەتەکانی حکوومەتی عێراقشی کردووە لەبەرەوە بەرتەسەوری من خەباتی پەرلەمانی لەگەڵ عێراق ئاسنی سارکوتانە ئەوەی ئەکرێ ئێستا ئەوە بە شێوەیەکی زۆر ناچاریە ئەوەی ئێستا ئەگەر کورد لە پرۆسی سیاسی لە عێراق بکشێتەوە پێت وایە قورسایی من پێم وابوو حەد بەشداری نەکردن لە پەرلەمانی عێراق و هەڵبژاردنەکانی عێراقا لە داهاتووشە لە داهاتووشە باشتر بوو بە تایبەتی لەم قۆناغا وایە ئێمە بایکۆتمان بکوتە چکە لە ڕووی ئێمە بودجە من پێم سێریسە خەڵک بەس باسی موچەکە ئێمە موچەی لە ساڵ حەڤەمان هەیە کراوە بە لە ساڵ 12.67 باسی بودجە ئەەکەین ئەوان باسی موچەی وەزارەتێک و بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکان لەگەڵ ئێمە 400 ملیۆن دینارە مانگانە بۆیان دێت ینی کەمترە لە نیو ملیار دینار زۆر بەداخەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی چاویان پۆشیوە لەو مەسەلەیە بایپاسێک دێ یەک ستاف لە هەولێرەوە دێ موچەکەدا بەشەکە قایمە مەعاشەکەت پێیان بە مۆزەفەکانی ئیمزاکا و ئەشگەڕێتەوە ینی ئەمە بەڕاستی ینی شتێکە کە قابلی قبول نییە کە حکوومەت هەرێمی کوردستان مەخۆڵگا ینی بەڕای من فەرشی ژێری خۆیان بفرۆشن سیارەکانی ژێر خۆیان بفرۆشن بەڵام ئەوە قبول نەکەن لە حکوومەتی عەبادی کە بم شوێ ماوە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ناکە من پێم سەیرە کە بەڕێز نەسیروان بارزانی و بەڕێز قوبات تاڵەبانی چۆن ئەمە قبولەکەن بە بەرچاوی ئەوانەوە بێ لە بەغاوە ستافێک بێت بەم شێوەیە دەرگای ئەم دایرانە بکاتەوە تەفتیشی سجلات بکە ینی ئەو پەری نەبوونی متمانەیە بەمان سەبارەت بە پرسی چاکسازی و ڕێخستنەوەی موچە خۆران و خانەنشینان و بڕینی ئەوانەی پیانەوترێت بندیوار و بەنایاسایی و ئەتوانم بڵێم بەنا ئەخلاقیش ماوەیەکی زۆرە دانیشتون و هیچی شێک ناکەن و موچە ژۆرە سبەینێ لە پەرلەمانی کوردستان ئێوە بڕیارە گفتوگۆی لەبارەوە بکەن گفتوگۆکان چۆنە بێت بە چه ئاراستەیەکە بێ
و ئایا ینی ئەگەری ئەوە هەیە بەم زوانە ئەمە بێ بە یاسا ئەم چاکسازیە خۆی ئەو پرۆژەی کە حکوومەت نردی ئاراستی 6 لیژ نەکراوە بەڵێ 6 لیژنە لیژنەی دارایی و لیژنەی کاروباری پەرلەمانە و لیژنەی یاسای کۆمەڵی لیژنن کە پەیوەندیدارن بەو بابەتەوە هەر 6 لیژنەکە پێم وایە گەشتونتە راپۆرتێکی کۆتایی بۆ مەسەلێ بەڵام سەرنجی زۆری ئەندام پەرلەمانان هەیە مەسەن جەنابەت باسی وت کرد کە خەڵک هەیە بۆ نمونە بە یەک بەنایاسایی خانشین بۆ من بۆی ڕوونتر لەگەڵ جەناب باسکەم خەڵک هەیە بە یەک فەرمان بۆتە بەڕێوەبەری گشتی یان بۆتە وەزیر منتەوە بەرگەی یەک دامان نا بە بەڕێوەی گشتی بەرگەی دوو خانشینمان کرد بە هەمان ڕۆژ و بە هەمان ئەمر بەبێ ئەوەی فایدێکی هەبێ لەبەرەوە ئەمانە هەر ئەکرا خودی ئەنجومەنی وەزیران ئەمانە لای خۆیەوە چارەسەر بکە بەڵام تۆپەکەی فڕیاوەتە ساحەی پەرلەمان ئەوێ ئەو شەڕە لەبینی ئەندامانی پەرلەمانی لایەنە حیزبیەکان ئەو شتە چارەسەر بکەن بۆ ئەوەی ئاگرە سوورە لە خۆم دوورە لە حکوومەتەوە دوور بێ بابەتەکە بێتە ناو پەرلەمان لە پەرلەمانە گەنگەشێ وەگرێ چارەسەر ئەجینا بڕیار بە بڕیار بڵێن ئیلغاکرێتەوە بڕیاری ئیداری بە بڕیاری ئیداری یاسا بە یاسا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی فەرمانێکی دەرکردووە مەفروضە فەرمانەکەی خۆی کە ئەزانێ هەڵەیە ئیلغای بکاتەوە بەتاڵی بکاتەوە وچەڵی بکاتەوە بەڵام زۆر بەداخەوە هێناتی بەناو پەرلەمان بەڕای من هەر ئەوەندەش نییە یعنی تۆ کاتێ من بەیان نایاسایی ئەکرێن بە وەزیر یا خانشینەکرێن بە وەزیر مەفروضە ئەو کەسەشی منیشی داناوە ئەو کەسەش محاسەبە بکرێت خۆ من ناکرێ هەروەکو بەرزێکی بانان بۆی دەرچن ئەمە چەند ساڵە مەسەرەن لە ساڵی 2000 و لە ساڵی 1990 تا ئێستاکی خەڵک بە نایاسایی خانشینەکرێ خەڵک هەیە بندیوارە خەڵک هەیە هەڵامەتی بۆ کورد نەکردەوە بە ڕوتبەی لیوا تەقاعود بووە خەڵک هەیە جاش بۆ و دژایەتی پێشمەرگەی کردووە خانشین کراوە چێ ئەم فەرمانی بۆ دەرکردەوە مەفروضە بەرپرسیارەتی هەڵگرێ بەڵام سەرباری ئەوەش ئەو وەکو جەنابەت باسکردی سەر هەیە هاتوۆتە پەرلەمان چۆتە ژێرباری مەسەلەکە باشە سبەینەیە لایەنی ئیجابی ئەم پرسە چییە؟ وەڵا لایەنی ئیجابی ئەوەیە کە بە تەسەووری من ژمارەیەکی زۆر خەڵکی خانشین نایاسایی ئەوانە ئەو کەسەی کە ئیزبارەی نەبێ لە ڕۆژی یەکەم ژمارەیان دیارە کاکۆمە چونکە ژمارەی جۆرا و جۆرە وترێت وڵی ژمارەی سای ئەملا نییە و نامەوێت لە منگوی ئێوەشەوە چونکی ئەبێت ئەوە لە لای حکوومەتە ئەو ژمارەیە بەڵام ئێمە قسە لەگەڵ ئەو بڵین ڕستانە ئەکەین کە حکوومەت بووی ئەو بەندانەگەن کە حکوومەت بۆ ئێمە نردووە ئێمە هین ئەوەی حکوومەت بۆ ئێمە نردوون هێنە قاڵبێکی یاساییە و داڕێژینەوە مەسەن لە مەسەرەی پاسەوانی فلانە بەرپرس لیوایە پاسەوانێتی فلانە بەرپرس دوو فەوج پاسەوانێتی ئەمانە هەمووی ئێمە یەکێ لە ئیشەکەمان ئەوە بێ سبێنێ ئەمانە ڕێک بکەینەوە ئەو یاسا ئەو کەسانی نایاسایی خانشین بوون بڵین پوچەڵ بکرێنەوە لای ئێمەوە فەرمان بە حکوومەت بدەین بە یاسا بە حکوومەت بڵین کاکە ئەو کەسەی کە ئەبەم شێوەیە خزمەتی نەبێ و ئەوەندە ساڵ خزمەتی نەبێ لە فلانە پۆستا ناکرێ خانشین بکرێ زۆربەی خەڵک هەیە بە یەکشت بۆ جەناب بڵم کەم کەسەیە لە هەرێمی کوردستانە لە پۆستی بەڕێوەبەری گشتیا بوو بێ و بەرەو ژوور یان جەگری بەڕێوەبەری گشتی کاتێ خانشین بووە سەرباری ئەوەی پۆستێکی پێدراوە بە پۆستی گەورەتر خانشین کراوە پێی تۆ کاکە سیارەکە شتێک خۆتا بەرەو بۆ ماڵە یعنی بەڕاستی بە شێوەیەکی زۆر بیرۆقراتیانە معاملەیان کردووە و وایان سەلماندمان بۆ خەڵکی هەموو دنیا کە ئێمەی میلەتی کورد بەڕاستی میلەتی کورد ناڵێم من بەڵام ئەوانەی کە بەرپرس بوون میلەتی ینی خەڵکی دەوڵەتداری نەبوون نەیانزانی چۆن ئەو بوجە زەبەلاحی لە بەدەستیانەیە بە شێوەیەکی زۆر تەندروست مامەڵەی پێوە بکە بەڵێ پرسێکی دیکە کە بەلای پاڵاتیانی هەرێمی کوردستانەوە گرنگە پرسی پاشەکەوتە خەمی ئەوەیانە ئەم پاشەکەوتە بفەوتێ ئێوە وەکو پەرلەمان بەنیازن چۆن ئەم پرسا ئەم پاشەکەوتە بە یاسایی بکەن و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا تا 100 ساڵی تر هەر حکوومەت و کابینەیەک بێ ملزەمی بکەن بەوەی کە ئەم پاشەکەوتە بگێڕێتەوە یەکێ لە ئیشەکانی ئێمە ئەوە بێ بەڕاستی نابێ موچەی ئەو پاشەکەوتەی کە کراوە بە هیچ جۆرێ بفەوتێەوە ئەبێ ئێمە زمانی خەڵکی کوردستان بکەین و ئەمە بکرێ بە قەرزێک بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە یعنی ئەگەرەوە نەکەین سبێنێ لە پەرلەمانە یعنی ئەو چاکسەسی کە کردووانە تەنها لە بەرژەوەندی حکوومەت بوو بەردەوامیدان بۆ بۆ ناڕاستیانەی ئەو کارە ناڕاستانی کە حکوومەت کردوێت هەروە بابەتێکی کشت لای ئێمە زۆر گرنگە کە هیچ خانشینێک لە هەرێمی کوردستانە ئەو کەسی کە خانشینی حەقیقیە و فعلیە موچەکەی لە 400,000 دینار کەمتر نەبێ و ئەو پارەی کە لێرە ئێمە ئێستاکی ئەیگەڕێنەوە بۆی ئەو کەسانەی دوو موچە و سێ موچیان هەیە یا خانشین نایاساین یان خانشی هەر پۆستەکان نەدی و خانشیکردن ئەم پارەی ئەگرێتەوە بدرێ بۆ کەسانەی کە موچەکەیان لە 400,000 دینار کەمترە ئەمەیەکی لە کارەکانی پەرلەمان بەڕای من پەرلەمان ناچێتە ژێرباری ئەو هەڵانەی کە حکوومەت کردوێتی
بەڵام هاوکاری حکوومەتە بێ بۆ ئەو چاکسازی کە نردێتی و ئێمە تازە هەڵەکە کراوەڵێ دەست ئەشکێ ڕووی لە گردنە کوردەواری خۆمان شتێکی وایە تازە حکوومەت هەڵەکەی کردووە بەڵام پەرلەمان بێتە ئەو مەیدانەی سبەینە ئەندام پەرلەمانەکان بە شێوەیەک دوور لە مزایادی سیاسی دوور لە مزایادی حیزبایەتی بە چاوێکی پرۆفیشناڵانە بە چاوێکی کوردانە و دڵسۆزانە سەیری ئەو پرۆژی چاکسازی حکوومەت بکەن کە نردێتی کارێ بکەین کە لە خانشینی سەرۆکی هەرێمەوە تا ئاگاتە سەرۆکی حکوومەت تا ئاگاتە سەرۆکی پەرلەمان تا جێگرەکانیان تا ئەمەندامانی پەرلەمان تاوەکو وەزیرەکان تا بەڕێوەبەری گشتی پۆستە باڵاکان بە شێوەیە بێ خانشینەکەیان کە لە ئاستی خواست و داواکانی خەڵکی کوردستانە بێ وەلانی کەمی موچەی خانشینی لە هەرێمی کوردستانیشا وا بەرزکەینەوە کە لە 400,000 دینار کاکمەر من 5 خولەکەم ماوە مەبەستمە لەم 5 خولەکە باسێک لە هەڵبژاردنەکانی کوردستان و لە هەڵبژاردنەکانی عێراقش بکەین بەنسبەت هەڵبژاردنەکانی کوردستانەوە ئێوە وەکو پەرلەمان بەنیازن جارێکی تر تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە لە دوای حوتینەوە یان پێتان باشە یان کاری با بڵێم کاری بۆ کەم کە لە نێوان 6 بۆ 6 هەڵبژاردنە بکرێت ئێمە وەکو بزنەوەی گۆڕان تاوان بەڕاستی پێمان باش بوو لە ئاکاتی خۆیان بکرێ دوێنێ من کاک خسرۆ گۆران میوانم بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی ئێمەش ئێمە لەو سوورترین ئەوان لەوان سوورترین وەکو بزنەوەی گۆڕان بەڵام بەتەوەقعی من خوێندنەوەی خۆمە یعنی گرنگ ئەوەی ئینسان گرنگ ئەوە نیە قسە بکەی لە ڕابردوو چی ڕوویە بکەی بۆ داهاتوت چی پێ بەتەوەقعی من وەک عومەر عینان زۆرم وتووە لەم تەلەڤیزیۆنانەی ئێوە دوایشتە تەوەقعەکەی من هاتووەتە دی بەتەوەقعی من یەکێتی و پارتی بیزات تێستی خۆیانەکەن لە هەڵبژاردنەکانی عێراق کە بە ئیجباری فەرز کرا بەسەریانە ئەجینا بە تایبەتی یەکێتی شێوانی کوردستان ئامادە نەبوو بۆ هەڵبژاردنەکانی عێراق بەڵام ئەوە بەدەست خۆیان نییە ئیجبار بوون کە ئەبێ لە 12/5 هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێت ئەگەر لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێتە جەستی نەبس یعنی گایدلاینێکیان دەستەکەوێت ئاماژەیەکیان دەستەکەوێت بۆ بەزێکێتی و پارتی چونکە قسە لەسەرەوە شەیە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕانیش ئەم مەترسیەی هەیە چونکە حزب و لیستی نوێ دروست بوون و ڕەنگە دەنگی گۆڕان بن سەرڕای ئەوەی دەنگی حزبەکانی تریش من بێگومانم لەوەی کەوا هەندێک حیزب هەیە ئێستا ئێوێ هەندێک لیست هەیە کە ئێوێ سترەکچەرەکەی خۆی لەسەر جەستەی بزوتنەوەی گۆڕانیش دابمەزرێن ئەوەش هەیە بەڵام لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان دەستی نەبووە لەم شکستانە دەستی نەبووە لە دزی و گەندەڵیا بەرپرس وەزیرێکی ئێمە نەبووە تا ئەم لەحزەیە کە ئێمە لەگەڵ جەنابەت قسەکەم لەسەر گەندەڵی درابێتە دادگا ئەندام پەرلەمانێکمان نییە گەندەڵێکی کرد بێ ئێمە بەرپرس نین لە شکستی ئیداری و ئابووری و دیبلۆماسی و سیاسی لە هەرێمی کوردستانە من بە تەسەوەخۆی من بزوتنەوەی گۆڕان ئاستی لە یەکێتیش و لە پارتیش باشتر لەوانەیە ئێستا دوو لیستیکە دروست بوو بێ وەکو لیستی دیموکراتی بۆ دادپەروەری و دیموکراتی بۆ دادپەروەری هاوپەیمانی دیموکراتی بۆ دادپەروەری لەگەڵ لیستی نەوەی نوێ ئەم دوو لیستە بەنیاز بن کە وا خۆیان پیشانی خەڵکی کوردستان بدەن کە لە بزنەوەی گۆڕان نیەتیان باشترە یان باشتریان پێدەکرێت بەڵام من لێرەوە بە خەڵکی کوردستان ئەڵێم ئەو دوو لیستەش ئەگەر بزنەوەی گۆڕان بێوێ قسەی هەیە لەسەر ئەوانە بە تەسەوری من تا ئەم لەحزەیە هیچ لیستێک بەقەدەر لیستی بزنەوەی گۆڕان پاک و خاوێن نییە لەبەرەوە من ئێمە سەر وەڵامی قسەکە دوآخر نەدێشت قسەکەم تاوەکەم پارتی وێشێتی لەبەرەوەی دەسەڵاتیان بەدەستە هێزی سەربازیان لایە و دەسەڵاتی جێبەجێکردن لای پارتی وێشێتیە و بڵێن دەسەڵاتیان بەسەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان هەیە ئەوان ئەگەر لە هەڵبژاردنەکانی عێراقا وەک پێویست نەبوون بەڕای من هەڵبژاردنەکانی کوردستان لە مانگی 11 ناکرێ و لە ملوانی 9 ناکرێ و 11 ناکرێ وەتەوەخۆ درێژ بکرێتەوە مدێکی کەش درێژ بکرێت بەڵام ئەگەر لە هەڵبژاردنەکانی عێراقا ئەو ئاماژانی کرد بەدەستیەن و دەنگەکانیان وەک پێویست بوو من تەسەورەکەم لە 6/9 هەڵبژاردننی هەرێمی کوردستان باشە ئەوە ئەنجامی هەڵبژاردنەکان و کاتی دوایەوە بۆمان دەرەخاکە ئەمەبینیتەوە قسەیەکە لەو بڵندگوی بەڕێستانەشمانە لە بانە ڕۆژ دەرەکەوێت بەنسبەت هەڵبژاردنەکانی عێراقەوە چەندە تۆ بە شێوەیەکی نیمچەیی وەڵامێکی ئەوە دایەوە کە ڕای تۆ ئەوەیە کە هەڵبژاردنەکانی عێراقت بایکۆت کرایە کەس بەشداریتیانە کردووە بەڵام مەبەستمە ڕای جەناب دۆکو کاک عومەری حاجی عینایە دووەربگرم لەسەر ئەو کوردانی کە لەسەر لیستە عەرەبیەکان خۆیان کاندید کردووە ئەمە یعنی چۆن کارێکە بۆ نمونە من نمونەیەکی بەسیتی وڵاتیەکە بۆ بگەڕمەوە ئەڵێت عەبادی گاڵتە بەم نەکا کە چیە بینم
خەڵکێکی لەسەر لیستەکەی و خۆی کاندید کردووە ئەڵێن حەشدی شعبی لە خورمات و جینۆسایدی بەرامبەر کورد کردووە خەڵکێ لەسەر لیستی حەشدی شعبی خۆی کاندید کردووە ڕای جەنابەت ئەگەر وەکو پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕانیش نەبێت وەکو سیاسەتمەدارێک لەسەر ئەمە چی؟ بەڕای من ئەم کردەوەی کە هەر کەس کردوێتی قابلی قبول نییە ئەوانشی کە لەوێن لە تا حەیدی معروف و تا یاسین ڕەمەزان بەهێزتر نابن و تقریبا ڕۆڵی ئەوانە بینن و بزوتنەوەی گۆڕانیش من لێرەوە تەوەقوع ناکەم ئاگاداری ئەو جۆرە خۆکاندیدکردن بوو بێ بوو بە ڕسمیش کە وای پیشانەدەن کە هەندێکیان وایە ئاسان بەڵام ئەمە کاری نەکردەیە تۆ سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بی بەڵام بچی لە خۆت تەرشیحکەی بوو لە لیستی چیکە کە ناوی لیستی سەرکەوتنە یان لە هیچێکی نیشتیمانی کوردستان بی بچی لە پێم وایە تێشتی بەغدادیە ناوێکی لەو بابەتەی هەیە پەرلەمانتاری یەکێتی نەبوو ئەندامی سەرکردایەتی یەکێتیش ئەندامی سەرکردایەتی و ئەمەش ئەندامی جوواتی نیشتیمانی لەبەرەوە بەڕای من ئەمە کە کراوە کاری نەکردەیە و من تەسەور ناکەم زوتنەوەی گۆڕان لەوەی خۆمانی قبولکە ناتوانم بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی هەبێ من تەسەورەکەم بزوتنەوەی گۆڕان هەڵوێستی هەبێ وەکو من بۆ خۆمەڵێم ئەگەر ڕەزامەندی بزوتنەوەی گۆڕانی وەرنەگرت بێ خیانەتی گەورەی لە بزوتنەوەی گۆڕان و لە خەڵکی کوردستان کردو ئەو کەسە و پێویستە خەڵکی کوردستانیش و بزوتنەوەی گۆڕانیش لێ قبول نەکا لەبەرەوە خۆ کاندیدکردن کاتی تۆ سەرۆکی فراکسیۆنە بی و بەردەوامی لە سەرۆک فراکسیۆنیە بەڵام بچی خۆت تەرشیح بکەی لە لیستێکی کە ئەو لیستە لیستێکەی عەبادی بێ کە ئێستا قوت و نان و سنوورەکانی خەڵکی کوردستانی بڕیوە ئەمە هیچ جۆرە پێ ناڵێن سیاست بە تەسەوڕی من بۆ کۆمنتەکەیشم ئاوا بوو بۆ لە گروپەکەی خۆمانە ئەگەر بستنەوەی گۆڕان ئەگەر گلیمانەیە یا شیمانەیە کە بڵێن بستنەوەی گۆڕان بڵێن یاعازێکی بەڕێزەدا بێ ئەبایە بەوی نەدایە ئەگەر بێوە جۆرە تەحالوفێک لەگەڵ ئەو لیستە بکە ئەبایە کەسێکی نەناسراوی کەسێک کە دیار نەبووە سەرۆکی فراکسیۆن نەبووە ئەندام پەرلەمان نەبووە ئەندامێکی حیزبەکەی بناردایی بتە بچۆ لە بەغا خۆ تەرشێکە بەڵام ئەن سەرۆکی فراکسیۆن کاری نەکردەیە بەڕێی من ئەچێتە خانەی خیانەتەوە لە کوردیش و لە بزنەوەی گۆڕانیش. بەڵێ بەڕێز کاکۆمەری حاجی عنایەت پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێک خۆش.